خی پەروەردگار سوبحانەه و تەعالە باسی خۆشیەکانی بەهەشتمان بۆ دەکات. جا بەردەوام قورئان کە باسی خۆشیەکانی بەهەشتمان بۆ دەکات، ئاماژەی ئەوەی تێدایە ئەگەر دەتەوێت ژیانی دنیاشت بەهەشت بێ، ژیانی ئەم دنیاشت خۆشی و سەربەرزی و سەلامەتی بێ، وەرە ئەم ڕەفتارانە بکە. واتە لە بەهەشتا چی هەیە لە دنیادا جێبەجێ بکە، وەڵاهی ژیانی ئەم دنیاشمان دەبێتە بەهەشتێکی بچکۆلانە. وەو کاتە کارەکانت ژیانەکەت هەمووی لە عیبادەتی خوادا دەبێ و سەرنجام میشمان دەگاتە بەهەشتی بەرین بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار. خوای پەروەردگار لە قورئانە لە سوورەتی الحجر لە ئاەتی 45 بۆ 48 دەفەرمێ: إن المتقين في جنات وعيون ادخلوها بسلام آمنين ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين لا يمسهم فيها نصب وما هم منها بمخرجين. نفرمي إن المتقين أو كساني كوا أهل تقوان، تقوى واتبر دوام مرۆڤ چاودێری خوای پەروەردگار بەسەر خۆیەوە ببینێ. ئێستا ڕۆژووی ڕەمەزان کە ئینسان مانگێک بە ڕۆژوو دەبێ، ئامانج لەو ڕۆژووە هەر ئەوە نەبوو تۆ برسی و تینوبی. خوای گەورە پێویستی بە برسیەتی و تینوێتی ئێمە نییە. خوای پەروەردگار ڕۆژووی بۆیە فەرز نەکرد کە تەندروست باشمانکە. خۆ هەرچەند لە کاتی ڕۆژوودا ئینسان بەهۆی برسێتی و تینوێتیەوە وزە کۆکراوەکانی ناو لەشی سرف دەکا، ئەو چەوریە خەزن کراوانە ئەو شەکرانەی کەوا کۆبوونەوە لە جەستەدا دوای 5-6 سەعات بە ڕۆژوو بوون و نان نەخواردن و ئاو نەخواردنەوە دەڕژێنەوە ناخوێنەوە و مەغزنەکانی جەستەمان پادەبنەوە، تەندروست باش دەبین. هەمومان هەستمان بەوە کردووە لە ڕەمەزانە ئەوەی کەوا خوای پەروەردگار ڕەحمی پێکردبین و تەندروستی باش بوو بێ و لە نەخۆشی بە دوور بوو بێ. خوای گەورە ئەجری نەخۆشەکانیشی هەر نووسیەوە، ئەوانەی کە لە ڕەمەزانە بەهۆی نەخۆشیەوە بە ڕۆژوو نەبن بەویستی خواچاک دەبن و دەیگرنەوە یان فیدیە دەدەن. بەڵام ئامانج لە ڕۆژوەکە بریتی بوو لەعەلەکم تەتەقون، بتکا بە تەقوادار. واتە پێت دەڵێ تۆ کاتێک کە لە ماوەی یەک مانگە تەنها لەبەر چاودێری ئەڵڵا سوبحانەه و تەعالە، خۆ چاودێری کامیرات بەسەرەوە نەبووە، خۆ چاودێری ژن و منداڵت بەسەرەوە نەبووە، لە ڕۆژوودا وەکو هیچ عیبادەتێک نییە دەتوانی بڵێ بە ڕۆژوم و لە شوێنی شە بەدزیەوە ئاو بخۆیتەوە، پاروێک نان بخۆی، پسکیتێک بخۆی، خواردنێک بخۆی، کەسیش نەزانێت. بەڵام تەنها چاودێری خوا بەسەر خۆتەوە دەبینی. ئەم چاودێری خوای گەورەیە هەر بۆ ڕۆژوەکە نییە، ئەبێت لە 11 مانگی داهاتوودا تا دەستیەوە ڕەمەزانی داهاتوو ئەم چاودێری خوایە کردار بێت تێدا. بۆیە باشترین عیبادەت، خواناسترین کەس ئەو کەسەیە کە بەردەوام چاودێری خوا بەسەر خۆیەوە دەبینێ. کاتێک کە هیچ کامیرایە کار ناکە، هیچ مرۆڤێک چاودێر نییە بەسەرتەوە، تۆ بەس لەبەر ئەڵڵا سوبحانەه و تەعالە، لە شەرمی خوا، لەبەر سزای خوا، لەبەر ئەوەی بێئەدەب نەبی لە خزمەت ئەو خوایدا کە ئین الله کان عەلەیکم ڕەقیبا، دەست بۆ حرامەکە نابەی، غەژ لە بابەتەکەدا ناکەی، ئێکسپایرەکە لە دوکانەکەت نافرۆشی، لە چێشخانەکەدا خواردنی هەڵگیراوە گەرم ناکەیتەوە خەڵکی ژەهراوی کێ و پێی بفرۆشتەوە لە کاتێکە ئەو هاتووە متمانەی بە تۆیە، ئەڵێ ئەوە پارەکەم، ئەوە جەستەکەم بە پارەی خۆم خواردنی باشم دەیتێت، تۆ بچی خواردنی گەرم کراوەی دوێنێ بدەیتێ، خواردنی گۆشتی بەستووی بۆ بێنی بە گۆشتی خۆماڵی پێی بفرۆشی. تەقوادار ئەوەیە ئەگەر هیچ ڕەقابەیەکیش نەبێ، هیچ چاودێریەکی تەندروستی نەبێ، هیچ لێپرسینەوە و ترسێک نەبێ، هیچ کامیرایەکی حکوومەت نەبێ، هیچ ترسی داخستنی کێشخانەکەت نەبێ، تۆ خواردنەکان کە دەیدەی بەو میلەتە پاک و پخود بێ. پزیشکێک کاتێک کە دەچێتە نۆرینگەکەی ئەچێت نەشتەرگەریەوە کە دەخۆ نەخۆشەکە ئەڵێ بەس دەم ئازارە ڕزگارم کە ئەوە پارەکەم، ئەوەش جەستەکەم، متمانەم بە تۆیە. تۆ لە ئاستی ئەو متمانەیەدای بەس لە بەرخاتری خوا، لە ترسی ناوناوبانگن نییە، لە ترسی حکوومەتت نییە، لە ترسی داخستنی عیادەکە نییە، ئەڵێ ئەو مرۆڤە متمانەی بە منە، منیش خوای گەورە چاودێرە بەسەرمەوە. جا هەموو کاروبارەکانی ژیان، مامۆستایەک لە خوێندنگاکەیدا فەرمانبەرێک لە ناو دایرەکەیدا لە ناو فەرمانگەکەیدا ئەڵێ من ئەو هاوڵاتی متمانەی پێمە، کاروباری ئەو خەڵکە دراوەتە دەستی من، موچەی لەسەر وەردەگرم کەم بیان زۆر خیانەتی پێ ناکەم. هەر کەسێ ژیانی ئەم دنیای ئاوا بردەسەر، حتا لە دنیادا ژیایی بەردەوام بڕوات بە چاودێری خوا هەبوو، بەس لەبەر خوا وازن لە حرام هێنا، وازن لە حرام وتن هێنا، وازن لە غیبەت و بەختانکردنی خەڵک هێنا، وازن لە چاودێریکردنی ژیانی خەڵک هێنا، کاسبی حەڵاڵت کرد، نانی حەڵاڵت بەخشی،
پاکت خوارد وەکو هەنگوا بووی پاکت کۆ کردەوە پاکترت پێشکەش کرد وەکو مێژ نەبووی لەسەر پیسی بنیشی پیستر پێشکەشکەیتەوە ئین المتقین ئەو کەسانە خوا لەوانەمان حیسابکە کە لەم دنیادا ئاوا بە پاکی ژیان ئاوا بەردەوام چاودێری پەروەردگاریان بەسەر خۆیانەوە بینی کاتێک کە دەمرن و دەچنە قیامەت في جەنات وعیون لەناو باخ و باخات و چەندەها کانی کە ئاوەکانیان هەڵدەقڵێ و بەژێر ئەو دارانەدا دەڕوە چەندی منێکی جوانە